ئەنجومەنی کۆمیسیاران بڕیاریدا بە ڕاگەیاندنی ئەنجامە بەرایەکانی پرۆسەی ڕاپرسی کە بەم شێوەی خوارەوەیە. یەکەم، ژمارەی دەنگدەرانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و کوردستانیانی دەرەوەی عێراق 4,581,255 دەنگدەر بوو. دووەم، ژمارەی بەشداربووانی پرۆسەی ڕاپرسی سربەخۆی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و کوردستانیانی دەرەوەی عێراق 3,305,925 دەنگدەر بوو کە دەکاتە 172.16. لە ئەنجامی هەبوونی چەندین سکاڵاکان و یەکلاکردنەوەکەی ئەنجامەکانی بەم جۆرەیە. سێیەم، ژمارەی دەنگی پوچەڵ 40,011 دەنگ. ژمارەی دەنگی سپی 9,368 دەنگ. پێنجەم، ژمارەی دەنگی دوورخراوە 170,611 دەنگ. شەشەم، ژمارەی دەنگی ڕاست واتە ژمارەی دەنگی دروست 3,085,935 دەنگ. حەوتەم، ژمارەی ئەو دەنگدەرانەی کە بە بەڵێ دەنجیان داوە 2,861,471 دەنگە کە دەکاتە 192.73 بە بەڵێ دەنجیان داوە. هەشتەم، ژمارەی ئەو دەنگدەرانەی کە بەنرخێر دەنجیان داوە 224,468 دەنگە کە دەکاتە 7.27